بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستانم كتابي نازداري مدارج السالكين يكيك لكتاب زور نایابەکان لە باسی پلەکانی خواناسیە. یەکێک لە پلەکانی خواناسی پێ ئەوترێ منزلة الصدق، منزلەی ڕازگۆیی ڕاستی. ابن القيم أفرمي وهي منزل القوم الأعظم، گەورەترین منزلە ئەوەی ئینسان بگاتە پلەی صدیقیەت. ئەفەرمێ هەموو مەنازلەکانی سالکین هەر هەمووی کۆکەیتەوە لە صدقەوە دەست پێ ئەکا. ئەفەرمێ صدق چاکترین باشترین منزلەیەکە کە ئینسان ئەگەر خوای گەورە پێ عەتا بکە و کەڕەمی لەگەڵا بکە. کۆمەڵی ئاەتی مبارەکی قورئانی هێناوە. يكمن آيات أفرمي خوا جل جلاله فرميتي يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. أي إيمان داران تقوى خواتان هبه لقل صادقانا بن، لقل الرازقويانا بن، لقل أهل الراستيا بن. أم آيات طبعا أم آيات مباركة لسورة التوبة لدواء أو إباسي أوسي الصحابة كالغزوي تبوك دواء كوتنو بيغمري خوا صلى الله عليه وسلم قصي لقل أنا أكرنو زور دنیا اللي هاتويك حتى دعاء خوي جورا آياتي نارد خوارو هيج عذري كان أنا وكم منافقة كان بين بلان والله إيش من هبو كارمن هبو إن بيوتنا عورة ونأذانهم هر يكيب نوعك أما نزور صوتي والله يا رسول الله حج كشم ما نبو مشكلة ما نبو نازن الشيطان زوري بوه ناينو نهاتين بو جهاد لبينا يخوي عقوبيك زور قرسيان درا أمسيكس لدواء أمو يكسر خوي جورا طبعا تبريك للقرآن حتى خزانة كان لين دور كوتنوا بتاقي تنها أجيان. أفرمي أم آية مباركة لدواء ويا أيها الذين آمنوا اتقوا الله تقوى إخواتنا وكونوا مع الصادقين. لقال أوكس الصادقان بن هاويني سكسكا كغلوا غشوا خيانتي كان نكرت. أفرمي ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين. بلي الصديقين لدواي بيغمبران عليهم الصلاة والسلام، النبيين الصديقين أكويت بيش بلي شهداش، أكويت بيش بلي صالحين، بويا بلي صديقيات زور قوري إخوة أقل كسيك لطفي لقالها كوب الصادقين قبولي كالواني كصادق والرازقون لقال خواي خوانا بليكي زور برزي دسكي. أفرمي وحسن أولئك رفيقا. أمانا كرحمة خواي لبه إمام الشنقيطي لتفسير سورة الفاتحة أفرمي تشنجر علي اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم، يعني خواي بمخر سر بازي أنبياء وصديقين وشهداء وصالحين وخرسر ربازي أوانا يكيق لبلكان بلي صديقيتك زور قوري لقيامتها ليجزي الصادقين بصدقهم ويعذب المنافقين إن شاء أو يتوب عليهم. لبرانبر صادقين منافقين عند العلماء فرمون صدق بلي دوهمينية لصدق كوت خواري بيت منافق أقل رازقون بي لقل خواي خوتا وراس ناكي لقل خواي خوتا. أفرمي إيمان ابن القيم إيمان أساسكي صدق الرازقوية لقل خوايا، نفاقش أساسكي دروية. أفرمي أقال لي درو إيمان بيك وكونا بيتو وصدق النفاق قد بيك وكونا بيتو كسك جيشتا بلي صديقين إلا خواي يقولون نجاتي داولة مسألة النفاق. والذي جاء بالصدق وصدق به أولئك هم المتقون. أهل التقوى كين أوانا كصدق أهين إيمان بصدق أهين تصديقي صدق أكن والرازقوي أكن. أفرمي أويك صدقي هنا هو من شأنه الصدق في قوله وعمله وحاله. أويك صدق بيت بشيكي أم لقسيا صادق به لكردويا صادق به حالي جياني صادقان به
أفرمي صدق لأقوال أو الزمان الريق به شون كوم والله يقول جنم أفرمي بسر ساق كي خوي أنا وستاون أفرمي أو الزمان وستاو به لغير صدق قصنك لأعمال أو كرد وكان كأيكي لأمر لمتابعي سنتي في غمريان صلى الله عليه وآله وسلم هموي أفرمي شون سرد بس لا شتو وستاو أبي أول خدمتي السنة أبي أول خدمتي الدين أبي أو أكات أعمال كان صادقانا أحوالش أويا ضليتو جوارح كانت هموي لسر إخلاص دام زرابي إن جاء جيت بالله الصدق أفرمي بويا إمامي أبو بكر رضا ورحمتي خوي لبي جشتوا بليتش الله بوبي صديقية بويا نوم لنا الصديق أبو بكر الصديق أفرمي كبلكي لهموان برسترا كبلي صديقية أعلى مرتبة كبي جشتوا حتى في غمريان صلى الله عليه وآله وسلم أفرمي إيماني أبو بكر الصديق ببيوي بقدر إيماني أهل مدينة أبي بقدر إيماني أمة أبي الصدق أبي لقل أول لقل في غمرة صلى الله عليه وسلم شن إيماني شن ملكجو بلا خدمتي في غمرة صلى الله عليه وسلم أفرمي الصدق لما تجاوزي كردو لقرآني مبارك لباسي شون بوشوينك يا درتون لشوينك أفرمي ربي أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق أفرمي لوج زيادة تجاوزي كردو طبعا عرسنا كم دواي مدخلي صدق شي ومخرجي صدق شونا أفرمي واجعل لي لسان صدق في الآخرين بس اللسان صدق أكا أفرمي لوج زيادة أفرمي لهم قدم صدق عند ربهم وبشر الذين آمنوا أن لهم قدم صدق عند ربهم بيراز قويان هي أبي بيراز قوي تشيبه أفرمي لمش قورة المقعد صدق من هي أفرمي رب العالمين إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند مليك مقتدر أفرمي بينشد مدخلي صدق مخرجي صدق لساني صدق قدمي صدق مقعدي صدق هر كان أمانة قصو باسو خواسي خوان ينهي أفرمي مدخلي صدق ومخرجي صدق أوي أن يكون دخوله وخروجه حقا ثابتا لله ثابتا بالله وفي مرضاته متصلا بالظفر بالبغية أفرمي أوي كإنسان همو درچونيكي همو هاتنيكي رويشتنيكي هر همو بيوز ببا برنامو دينكيو ربطي لقل خوايا هبه بۆ خوا بچێتە شوێنێ بۆ خوا لە شوێنە دەرچێ هەموو حاڵەتەکانی صدق حتى فەرمی پێغەمبەریان صلى الله عليه وآله وسلم بزانە کاتێک کە چوون مەدینە أفرمي فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله أو مخرجا أو روشنيا أو مدخل بنا أو مدينة أبي إلا لبرخاتي إخوة بهجرتك أقلنا لي قبولنا كريكسك بوي أفرمي مخرجي صدق ومدخلي صدق أما يك إنسان شو هرشوينك ويا لا هرشوينك درشو تنها لبرخاتي إخوة أي في غمري إخوة صلى الله عليه وسلم بوشي لما كدرشو مخرجي الصدق لبرخوا درشو بۆچووی تەناو مەدینە متخەلی صدقە هەردووکە بۆیە ئێمە ئیماندار ئەبێ زۆر ئاگامان لێبێ ئەچیتە چ ماڵێکەوە ئەچیتە چ شوێنێکەوە چ جێگایەکەوە لەکوێ خۆت ئەبینیتەوە هەمووی ئەبێ مخرج و مدخەلەکانی تۆ لە حەیاتی تۆیە هەر هەمووی بریتێ بێ لە صدق و ڕازگۆیی ئەفەرمێ هەندێک لە سەلەفی صالح كاتك لما مالك خوي أهات الدروة سري برزة كذا أبو أسمان أيوت اللهم إني أعوذ بك أن أخرج مخرجا لا أكون فيه ضامنا عليك خوي بنا أقرب بتو درتشوني كم لما مالك خوم لشونا كم كضامن نبم عبداتي تو أكم همو هنجاكم ولا عبداتي تو لبناوي تو ياب طبعا كمالين لبناوي تو ولا عبداتي واتينا قلت تنهبون نيجو الرجل كاسبيك حلال كأرويت درو مخرجي صدقة كي تمالو أتو إسراحتك مدخلي صدقة أم بشيكي زور قرنق لحياتي إيمك وابو صدق تنها إيمانين أو كاروبان دورو بريشمان بالصدق جيراو لساني صدق شيء لقرآن إبراهيم عليه السلام إسيو بير كانوا إيما اللهمو نيجك مانا إيما الصلوات بديداري إبراهيم عليه السلام أنيرين أو السر شيء باش إبراهيم ناوي لقل بيغمر أدين عليه الصلاة والسلام إما تشنجر صلوات أدين كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم علماء فرمون آل إبراهيم بيغمر شتيا صلى الله عليه وسلم وشيء آل إبراهيم
خودی پێغەمبەریانی تێیە صلی الله عليه و سلم. ئیبراهیممان بۆ ئاوا لێ کرد سەری ئەم دوعایەکن ئەڵێ خوایان وەجعل لی لسان صدق في الآخرين، خوایان خەڵک وەها لێ بکە کە زمانیان بەڕاست بەرامبەر بە من وەصفم بکەن، نەک بە درۆ وەصفم بکەن، زمانی ڕازگۆیی وەصفم کە بیکەرە زمانی صدق. زۆر گەورەیە، ینی هەموو خەڵک مسلمان باست کەن و بەیانت کەن بە زمانێکی صدق. دەوەرە ئیبراهیم عەلەیهی سەلام ئەم دوعایت بۆ کەوتووەتە کەڕەم، حتا ئەمڕۆ ئەم هەموو ئیماندارە لەسەر زەوی هەمووی سەڵەوات بۆ ئیبراهیم عەلەیهی سەلام ئەنێرن، هەمووی زمانی صدق بەرامبەر بە ئیبراهیم عەلەیهی سەلام ئەنوێنن. بۆیە زمانی صدق زۆر گەورەیە. ئەفەرمێت ثەنای چاکە ئەوەیە کە خەڵک بە باشە باست دەکە، یەکێک لە نعمەتەکانی خوا بەسەرمانەوە ئەوەیە کە خوا عیبەکانت ئەشارێتەوە، خەڵک بە باشە باست دەکە. بەڵام ئەگەر فعلەن تۆ کەسێکی باش بی ئەوە لیسانی صدقە. ئەگەر دەغەڵ و منافق بی و خەڵک بە باشە باست دەکەوە لیسانی کەذیبە، هیچ نییە، فترەیە بڕەکە، زۆر بڕ ناکە. بۆی ئینسان ئەبێ زۆر ساغ بێ هەتاوەکو زمانی ساغ بەرامبەری قسە بکە، زمانی ساغ هەڵی سەنگێنە و بدوێ لەسەری. قەدەمی صدق چییە؟ هەندێک لە فەرموویانە بەهەشتە، هەندێک فەرموویانە پێغەمبەرە صلی الله عليه وسلم، هەندێک فەرموویانە ئەعمالی صالحەی ئینسانە. ئەوە هەموویان قەدەمی صدقە لە لای خوا جەل جەلالوه. ابن القیم ئەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ هەموویانە ئەفەرمێ بە ئەعمالی صالحەکان بە خزمەتی پێغەمبەر ئەگەی صلی الله عليه وسلم لەناو بەهەشتە لە حضوری خوایە جەل جەلالوه. چونکە فەرمووی في مقعد صدق عند مليك مقتدر، لای خوا جەل جەلالوه کەوابوو تۆ لەناو بەهەشتە ئەگەیتە ئەم پلە و پایە بەرزە، ئەم عەزەمەتە و ئەم گەورەیە. کەوابوو ئەفەرمێ مقعدی صدق لە بەهەشتە لە حضوری خوایە، ئیتر بە ئەعمالە صالحەکانت ئەڕۆی بە سەبەبی پێغەمبەرەوە صلی الله عليه وآله وسلم کە ئیرشادی کردوون ئەڕۆین بە هەر شێوازە لە شێوازەکان. علامەتی صدق چییە؟ ئەفەرمێت دڵت زۆر ئارامە، گومانی تیانی ئەبەدەن، بەڵام کەذیب دائیمە ئینسان تووشی ڕیبەت و گوماناویە. ابن مسعود بمعنى جرته ولا صحيحين خوشويسمان صلى الله عليه وآله وسلم فرموا إن الصدق يهدي إلى البر، رازقويتي إنسان برو تشاككاري أبا، وإن البر يهدي إلى الجنة، وبر تشاككاريش برو بهشتد أبا، وإن الرجل لا يصدق حتى يكتب عند الله صديقا. إنسان الراست عليه الراست عليه الراست عليه حتى اللي خبر رازقو حسابك پلەکەی ئەوەندە گەورە ئەبێتە صدیق لە لای خوا جەل جەلالوه کە پلەیەکی زۆر گەورەیە. ئەهلی تەسەوف زۆر قسەیان کردووە لەسەر مەسەلەی صدق لەم مەنازیلانە. هەڕەوی بڕێکی نەقڵ کردو ئیمامی ئیبن القەیم بڕێک نەقڵەکە ئەفەرمێ کەلیماتی گەورە پیاوان لەما عەبدولواحیدی کوڕی زەید ئەفەرمێ الصدق الوفاء لله بالعمل، ئەوەیە وەفات هەیە بەرامبەر بەخوا بەچی بە کردەوەکان بیسەلمێن. أفرمي هندي فرمانا موافقة السر النطق، أسراري تو لقل زمان تا يكشد به. طبعا لا علمك ما نبي علم منطق، باس عقلي إنسانك شي باس نطقي إنسانك. أفرمون أم زمانا شون كوتشيك بيني بخيت ناو منجلة كوتشي تيابي أتواني دريكيتو كشفيك. أفرمون أم زمانا كشفيك بۆ زۆر گرنگە ئینسان ئەم زمانەی صادقانە بێ، هەمان شتی ئەو منجەڵە دەربێنێ خلاف نەکە، شتێکی تر دەربێنە کە ئەنەما ئەو شتە درۆ نەکە، خدعە نەکە، نیفاق نەکە. ئەفەرمێ ئەمە صدقە. هەندێک تر فەرموویانە نا ئیستیواء السر والعلانیە، ئەوەی ئینسان لە کاتی پەنهانە چۆنە لە کاتی ئاشکرا هەروە بێ نەگۆڕێ، لە کاتی پەنهانە نەوعێک بێت و لە کاتی ئاشکرا نەوعێکی تر. أفرمي كاذب علانيتكي باشتر لسريرتكي، منافق ظاهركي باشتر لباطنكي، بلام صادق هردو كان وكو يكا. هندي فرموي أنا صدق أويا أجر بزاني فوتاوي لصدق رازقويتي خود لا ندي درونكي. أفرمون أما الصدقة. هندي فرموي أنا جنيدي بغدادي فرمويتي الصادق أويا للروجيكا لو أشياء شل جار قرانكاري بسرابه، بس كاذب هر يكجور شكل لها مش أنا كان يكجوره. ابن القيم فرمي قصة تفصيلات الزورة اللي لا إما كاذب أبي قرانكاري بسرا زور بي. أفرمي نا أو كسيك صادقة هميشه رأك بشوينك كخوالي الرازي بشوينك شويني صدق بي صادقين بي. أفرمي دائما مشغولة ببو. أفرمي أمر رضاي خوا أبيني بويا دائما مشغولة بوي شوينك وجاي هي دسكي كرزامندي خوا بدز بينه بويا تقلبات هسبي أكي زورة
أفرمي جاري لحاجة أيبيني، جاري لجهاد أيبيني، جاري لحلقة علم أيبيني، جاري لذكرى أيبيني، جاري للنيوجة أيبيني، جاري بالرجوع أيبيني، هرجع هم كاركاني بروسكاني أبيني بردوام لكيا مجالي صدق أبي أو لوي أبيني. أفرمي بو يقسكي أبي القاسم جنيد حق كلام راسخ في الصدق. أفرمي زور قل قسكي عالم بتفاصيله وآفاته، أو زور باش عالمه قرب همو تفاصيل صدق وآفة كانوا بلا كان صدق شيء همو زاني وبوي. أفرمي بوي أو كسيك الصادقة كأنما كيوي لسرسل الراجرة وخوي بينا جيري هر جاري لشوينك أخوي أبينت. فرمي أنا الصادق خوا جل جلاله حلاوتك أداته لناو خلق شيرين، هيبتك زور قوري أداته أمامي مفرداتي ناو صدقا يوسفي كري أسباط. فرميتي أجر يكشو لقل خوايا بالصادقانة ما ملكم أو مزوزور بي خوشتر لو يكلا ميداني جهاد مو جنكم لبينا يخوايا شو كصدق جنجي كي زور قوري لقل دروني خوتا أكبر جهاد. أفرمي هربي صاحبي منازل أفرمي أم مسألة صدقة سيبليه بلاي كان صدقة لقصده دلت نيتت زور صادقانه به عزمك زور قورة إرادتك بهيز لتويا هبه زور صادق. أفرمي دوها من بلا أجر أما الطواكر نيتت ساخ كده وراست كل نيتها. أفرمي أجيت بلاي دوهم أويا لا يتمنى الحياة إلا للحق. أصلا جياني ناوي تنها لبناوي حقا لبناوي أوانا بك خوال أخوي رازيك بوي أصحابي في غمر صلى الله عليه وسلم أما الزور رنجيت يا داونته. إمام عمر رضي الله رحمة خوي اللي بفرمي لولا 3 في الدنيا لما أحببت البقاء. والله لبرخاتي سيشد نبوة هيج حزم لجيان نبو بمن مو حزم أكرب اللقاء خوي خوم شاد بم. فرمي كميان لولا أن أحمل على جياد الخيل في سبيل الله. أجر أو نبيك هاني خلق بدم وخلق برو جهاد لبينا يخويا برم أجر بابتي جهاد نبي حزناكم لسر زياب من مويك دو مكابدي ليل أجر شو زنديم نبي حزناكم لسر زياب من مو أجر شو نيجم نبي وقفتكم لقى الخويا لشوا نبي حزناكم لسر زياب من مو شو أويك لشوا إنسان لزتي ليك للرجل لزتي لناك كاتك لشوا حضوري خويا خود بتاقي تنها دا أنشي قوري زور أو مناجاتيك لشوا أيكيت لزتي لأكي زور جاء وأزل لو يكر رجل نو خلق أيك أو كاتك هيج كس آجاي لينيا همو كس درجاي داخستوا همو كس جوي خوي قبات كردوا تو خوائك أنيست هي جود لأجريت وهواري لأكيت وأنا ليني وأنركيني لبردمية خوشترين كاتكاني جياني إنساني إيمان دار أو كاتية. أفرمي سهمين دانا مجالسة أقوام ينتقون أطايب الكلام كما ينتقى أطايب التمر. أفرمي لقب بيوانك وخلقانك دابنيش قومك وشجوانا كان بقرن بدوها كام وشزور جوانا أوانا هالبجيرن هرچون كسيك خرماء بودان أقرر كام خرماء جوانا دسي وأبا. أفرمي أما السهميان مجلس علم. أفرمي أقر مجلس علم نبي شو زندي نبي جهاد نبي لبينا يخوي حزم بمعنى ولا سر زويني أما بلاي دوهما لبلاي صديقية أو إنسان بقاته أو بلايك جياني لبينا يخوي به تشجكاني جيان لتشجكاني خواناسيا به بلايكي زور قوري أما بوي هندق لأصحابي بيغمر جان صلى الله عليه وسلم لسر مرقا فرمو خويا تو خوت شاهدي اما حزناك لسر زويا بين بماني نوا بو خريكي دار ناشتن بينو خريكي خيزان داري بينو جن بينينو بو اودان وخريكي او درهنان بين للزوي امانه نيه. والله يا الهي تنها لبر بيناوي تونيتي حزكن بماني نوا كبرجوبين لبيناوي شو زنديه حزكن بماني نوا لبيناوي ومزاحمة العلماء بالركب عند حلق الذكر لبيناوي أوا حزكن بمانينا وكا بچين بيكان من أجنو كان من بخين أجنوي بناي أجنو عالمان ولا خزمتي أنا دابنيشين لخزمتي حلقي ذكرى خليكي ذكروا يادي توبين خويا لبر أما أنا حزكن لسر زياب بمين وأنا حزناكن لسر زياب بمين أما بلاي قوري صديقينا كزور بلايكي قورو نايابو برزة
أفرمي زور قوري إنسان لصدقة بقاته بليك راضي نبي بهيج كردويك خوي هرچی ئەو کردوانە ئیکا مکابەدەی لێی لە شەو زیندەیەتی ڕۆژ بە ڕۆژوبوونیەتی جیهادیەتی لە پێناوی خوا هەرچی هەیە و ئەیکە پێ ڕازی نەبێشت ئەوە معنای حەقیقی ئەوەیە کە هەموو جارێ ئێمە لە نوێژەکانە ئەڵێن إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين أفرمي الصادق الأخير بلا أقاته بوي بصدقي خوي رازيني محاولة أكا جهد أكا جهاد أكا هول أداء بوي خوي دروسك بوي عزيزانم أم كلماتي بيا وقورانا بوي لخزمتانا باسكم إما جوان لما حاليبين إما كاتك أخوة ناسي أكين ونزاني هيش من نيشتوتو لأخير بلان زور كسهل أمتي بيغمر صلى الله عليه وآله وسلم لبيش إما بشكو ابن القيم أفرمي هر منزلي لم منزلانا هزاران بشي هي همو صادق كان كوكروا أو بكر الصديق لهمو صادق كان برستر أو لو مزقوتي إما هو تصور أكي والله مثلا فلان كز ملاي وفلان كز ما وصى فلان كز بان خوازه والله يتر أمانيان صادقنا والله لو أشي كسيكي زور سادة ما نهب اللي هما صادق تربي بلي صدقي زور برستر بي خواب أخوي أو الرحم بهمو ملتك بكبهم أمتي بيغمرش بك صلى الله عليه وسلم بويا بلي صادقية بلي زور برزة إنسان إلا أبي زور رازقو بي لقل دينيا آخرتو علي الرازقوم أهلي مزقوتي لقل دين داريا يكتوز مصيبتي روتيئك صبر الدنيا يكتوز بلايك روتيئك كفرية بدمتها العياذ بالله جاري وإلى السنور شرع تجاوزك جوان أدي قصائك أو كي مخرجي صدق ومدخلي صدق أو كي لساني صدق أو كي أو صادقيتك دليتو إلى سردام مزرابة كتو حياتي خود لبناوي خويا بصادقيتي خود ببينيتو بويا من پروردهيكي زور قرسي جنگي لقل دروني خوتا زمانت بقري بوي سيدنا أبو بكر رضا ورحمة خويا لبه چندن كبردهيكي خصة سر زماني بوي قصنك قصة بوي دائما أقايل لو كلمة بك بزماني هذا بوي إنسان زور كات قصة كان جي خوي ناقري شكا بصدقة ودرنا شوى ئێمە زۆر پێویستمان بەمەیە بەم حاڵەکە بتوانین قسەمان کردەوەمان حاڵمان دڵمان سادقانە لەگەڵ خۆی خۆمانە مامەڵەکە نەبین ڕۆژێک ئەمڕۆ صادقانە طبعا منافق لە قورئانە باس کراوە کەئەنەما وەکو سید قوتب ڕەحمەتی خۆی لێ باسیەکە ئەفەرمێ عیبادەتی منافق لەسەر حرفە ئەفەرمێ لە دێکەمانە لەم پەڕ بۆ ئەو پەڕ کە ئەپەڕینەوە فەرمێ ئاوێکی تیا بوو أفرمي پردێکیان دروست کردو بە داری مێو تەرتیبیان کردبوو ئەڵێ کە ئەڕۆشتی ئەجوڵە ئەڵێ کاتی ئاەتی منافقم ئەخوێندەوە وام هەستە کرد نەفەرێک یەک قاچی لەسەر ئەو پردەیە دەمێ بەم لا ئەکەوێت دەمێ بەو لا ئەکەوێت خۆی پێڕا ناگیرێ وی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتێکی زۆر زین ئومەتی صدقە بیرکەنەوە لە کاتی ئومەتی ئیسلامی کە لەسەر قاچەکانی خۆی بوو هەموو کافری جیان کۆبووایەتەوە یەک موسڵمانی پێ نەئەخەڵەت بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە نامەکانی ئەنارد بۆ کیسرا و قەیسەر و نازانم خۆ نەئەچوو ئەو بەکری سدیق بنێرێ ئیمامی عومەر سەحابەیەکی زۆر ئاسایی زۆرینیان ناوەکان و ژیانیشیان دیار نییە پێغەمبەریان صلی الله عليه وسلم بە سەحابەیەکی ئاسایی فەرموو ئەو نامەی من بەرە بۆ ئەوێ کورە لەوێ ماڵ و سەرۆت و سامان و دنیایان ئەداتی ئافرەتیان ئەدایە کورە هەڕەشەیان لێ کرد تەهدیدیان نەکرد هیچ تەئسیری لێ نەکرد پەیامەکەی پێغەمبەری صلی الله عليه وآله وسلم ئەگەیان ئەوە نیشانەی صدقی ئەصحابە ئەوە گەورەی صدقی ئەصحابە ئێمەش بەڕاستی لەم زەمانە زۆر پێویستمان بەوەیە مجاهدەکەین جیهادکەین لەگەڵ نەفسی خۆمانە هەتا خوا دەرومان لێ کات و ئەگەین ئەم پلە بەرزە پلەیەکی زۆر عەزیمە ئەگەر خوا لەطفمان لەگەڵاکە و پێی بگەین داوا ئەکەین ئەپاڕێنەوە ئەلاڵەینەوە ئەڵێن خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئێمە لەم شەوی قەدرە دانیشتوون بۆ ئەوەی نور و ڕووناکی قەدرمان بەرکە دانیشتوون بۆ ئەوەی شەوێکمان زیندە بێ لە عومرمانە دانیشتوون بۆ ئەوەی تۆ لە خۆمان ڕازی بکەین دەی تو گەورەی خۆت ئەزانین تۆ عەفوت زۆر پێخۆشە عەبدەکان هەموو عەفو ئەکەی خوایە ئێمەش عەفوکە لەم شەوەیە هەرچی گوناهێکە کردومانە یا ئیلاهی عەفومان کە لەو ڕۆژەی باڵغ بوون یا ئیلاهی هەر گوناهێ خەتەرەی کردووە بە دڵمانە بە فکرمانە بە زیهنمانە کردومانە یا ئیلاهی داوای عەفوت لێ ئەکەین یا رب العالمین
لە گوناهی دڵمان خۆش بە، لە گوناهی زمانمان خۆش بە، لە گوناهی کردەوەکانمان خۆش بە. گوناهێ بە ئاشکرا کردمان و بێشەرم بوون بەرامبەر بە تۆ خۆی عەفومان کرد. گوناهێ بە پەنهان کردمان و کەس نەیزانی خۆی تۆ سەترت کردین، تو گەورەی خۆت لێمان خۆش بە. ئیلاهی گوناهێ لەمەوە پێش کردومانە داوای لێبوردن لێ ئەکەین، گوناهێ لەمەوە دوای ئەکەین و فریای تەوبە ناکەوین، خۆی عەفومان کە یا رب العالمین. ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە. ئێمە عەبدانێکی زۆر گوناهکار و خەجاڵەت بارین، بەڵام بەخوا پەروەردگارە ئەزانین تۆ زۆر بەخشندەی، هەر کەس بێتە ماڵەکەی تۆ قەت دەری ناکەی، تۆ زۆر کەریمی یا رب العالمین. هانامان هێناوەتە پەنای ئەم کەڕەمی تۆیە، ئەم جوودی تۆ، ئەم ئیحسانەی تۆ، ئەمانەیە پاکمان کەیتەوە یا ئیلاهی، پاکمان کەرەوە. پەروەردگارە ئەگەر ئێمە کەسێک خەتایەکی کردووە بێتە ماڵەکەمان، احترامێکی زۆر گەورەی لێ ئەگرین و عەفوی ئەکەین لە خەتاکەی. ئەی پەروەردگارە ئێمەی خەتاکار کە هاتوونتە ماڵەکەت، هانامان هێناوە بۆ ماڵەکەت، شەوێکمان بۆ تۆ زیندوو کردەوە، ڕۆژێک تایە بە ڕۆژوو بوون لەبەر خاتری تۆ. ئەی خوای گیان ئەم چارە ڕەشەیە کە ئێمەی گرتوتەوە و هاتووین، تەنها و تەنها ئومێدیشمان بەستۆی، ئەی ئێمە عەفو ناکەی یا ئەکرەم الئەکرەمین، ئەی بەزەی بەسەرمانە نابارێنی یا ئەرحەم الڕاحیمین. ئێمە ئەزانین کە تۆ ڕەئوفی، ئەزانین کە تۆ ڕەحیمی، ئەزانین کە تۆ ڕەحمانی، ئەزانین ڕەحمێکی زۆر گەورە لە دنیا و ئاخرەتە بە ئیمانداران ئەکەی. دەبەخوا پەروەردگارە تۆ خۆت شاهیدی، ئەگەر هیچ شتێکمان نەبێ بەخوا ئیلاهی ئیمانێک لە دڵمانە هەیە، بۆیە هاتوونەتە ئێرە. دەی ئیلاهی بەو ئیمانەی دڵمان هاوارت لێ ئەکەین، لە هەموو گوناهەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین. ئیلاهی ئەم عەبدانەی خۆت هەرچی سەرکەشیان کرد، هەرچی بێگوێیمان کردی، هەرچی گوناهمان بەرز کردەوە، هەرچی خەجاڵەتمان کێشا، خۆ ئەم شەوە هاتوێنتە حوزور. پەروەردگارە ئەشزانین کە تۆ عەفومان ئەکەی، چۆن مناڵێک سەرکەشی ئەکات و ئەگەڕێتەوە باوەشی دایکی ئیلاهی، و هاتوونەتەوە حوزوری تۆ بۆی لێمان خۆشبی، بۆی عەفومان کەی، بۆی قبوڵمان کەی، بۆی وەرمان گریتەوە. خۆ ئەگەر وەرمان نەگریتەوە چارەیەکمان نییە. ئێمە بۆ کوێ بڕۆین و تەقە لە چ دەرگایە بدەین غەیری دەرگای ڕەحمەتی تۆ؟ ئێمە لەگەڵ کێ گفتوگۆکەین غەیری ذاتی پاکی تۆ؟ ئەزانین یا ئیلاهی ئێمە عەبدێکی بێ کەڵکین، بەڵام پەروەردگارە تۆ خوایەکی زۆر شیاوی، بێکەڵکەکانت قبوڵە، و ئێمەی ڕووسیا هاتوێنێتەوە حوزوری تۆ بۆ ئەوەی قبوڵمان کە یا رب العالمین. ئیلاهی بەخوا شەرمەکەین کاتێککە دوعا ئەکەین، بەڵام ئەزانین پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی خودایەکی ئەوەندە بە ڕەحمتان هەیە، ئەگەر داوای لێ نەکەن لێتان تووڕابێ. بۆی ئێمە بە شەرمەوە داواکانی خۆمان بەرزەکەینەوە، هاوارەکانی ناخمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە. ئێمە ئەمانەوە یا ئیلاهی ئەم ساڵی کە بەسەرمانە تێ ئەپەڕێ باشترین ساڵی خواناسیمان بێ. ئەمانەوە عەبدێکی صادقی تۆ بین، ئەمانەوە عەبدێکی صالحی تۆ بین، ئەمانەوە تەنها لە خەیرە خۆمان ببینینەوە، ئەمانەوە لە شەڕ بە دوور بین، ئەمانەوە ئەهلی مزگەوت و جەماعەت بین، ئەمانەوە ئەهلی دڵ بین، ئەهلی خواناسی بین، ئەهلی عەبدایەتێکی صادقانە بین لە حوزوری تۆیە. ئەزانین ئیلاهی ئێمە شایانی گەورەی نین، بەڵام پەروەردگارە تۆ خۆت ئەتوانی عەبدەکان گەورەکەی، ئەتوانی عەبدەکان قبوڵکەی، ئەتوانی یا ئیلاهی تۆ ئێکی بەڕەحم گوناهەکانیان بۆ بکەیتە ئیحسان، لە گوناහ بیان پارێزی. دەی ئیلاهی لەم شەوی قەدراوە هاتوونەتە حوزورت بۆ ئەوەی داوای ڕەحمەتت کەین، بۆی داوای بەزەیی تۆکەین، بۆی داوای سۆزی تۆکەین. ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە، بە گەورەی و ڕەحمەتی خۆت سۆزی خۆت بەسەرمانەدا ببارێنە. لەم بێدڵی ڕزگارمان کە، لەم غەفڵەتە ڕزگارمان کە، بمان کەرە ئەهلی نوێژێکی قوڵ و قاڵ. تو گەورەی خۆت خوایە چێژ بخەرە ناو تاعەتەکانمان، چێژ بخەرە ناو نوێژەکانمان، چێژ بخەرە ناو ڕۆژوەکانمان، لەزەت و چێژی تاعەتەکان لە دڵمانە تەسبیت کە. ئیلاهی شیرینی ئیمان لە دڵمانە جێگیر کە. پەروەردگارە داوا لێ ئەکەین گوناهکاری لە پێشچاومان ناشیرین کە. تو گەورەی خۆت خوایە
لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بەخوا ئەمڕۆ ئێمە زۆر بێکەسین ئومەتی پێغەمبەر لە بەینی یەکە اختلافمان هەیە و ڕقمان لە یەک لەگەڵ کافرانە جورئەت و غیرەتمان نییە لێمان ئەکوژرێ خوێن لێمان ئەتکێ سچنەکان پڕ بوون ئاگر و ئاسنی جیهان هەمووی بەسەرمانە تاقی کرایەوە 100 ساڵە ئازار ئەچێژین یا ئیلاهی 100 ساڵە ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەظلومە بە مەظلومیەتی ئەم ئومەتە هاوارد لێ ئەکەین یا رب العالمین دەرگاکانی خێر بەسەرمانە کەرەوە پەروەردگارە دەرگای خێر بەسەر ئەهلی غەزا بکەرەوە پەروەردگارە بەخوا شەرم ئەکەین کاتێک کە ڤیدۆکانیان ئەبینین شەرم ئەکەین کە خوێنی تکاویان ئەبینین شەرم ئەکەین کە جەستەی مبارەکیان ئەبینین شەرم ئەکەین کە خانووی ڕووخاویان ئەبینین شەرم ئەکەین کە سفرەی بەتاڵیان ئەبینین شەرم ئەکەین کە گوێبیستی دەنگیان ئەبین شەرم ئەکەین یا ئیلاهی کە بێجلی و ڕەش و ڕووتیان ئەبینین پەروەردگارە هانا بۆ لای تۆ ئەهێنین ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دروست کەرەوە بەهێزمان کەرەوە ئیلاهی داوا لێ ئەکەین تەفرەقە لە بینمانە مەهێڵە ئیلاهی قیادە و سیادەی جیهان بدەرەوە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخوا پەروەردگارە چۆن ئەهلی غەزا ئازار ئەچێژن بەخوا ئێمەش لەم دوورەوە یا ئیلاهی لەگەڵیانە ئازار ئەچێژین بێدەسەڵاتین زەلیلین لە سجنێکی زۆر گەوراین هیچ جوڵە و حەڕەکەیەکمان نییە کافران اقتصادی ئێمەیان داگیر کردووە ژیانی ئێمەیان داگیر کردووە ماڵەکانیان داگیر کردوین دڵەکانیان داگیر کردوین ئەی ئیلاهی ئەگەر چی لەسەر زەوی ئەبێ کەسین خۆ تۆمان هەی لە ئاسمانەکە إلهي رحمتي خود بسر أهلي غزة ببارن دروي خير يعني بكروا يا أكرم الأكرم أخويا رحمة مسلماناني الصين كرحمة مسلماناني هندستان رحمة مسلماناني السودان كرحمة مسلماناني أفريقيا بك پروردگارا داوا اللي أكن بقوري خوتو برحمتي خود رحمة أمتي بيغمر بك صلى الله عليه وسلم درقا كاني خير بسر أم أمتها بكروا يا أكرم الأكرم إلهي ئەگەرچی ئێمە هیچمان نییە لە حوزوری تۆیە بەرزیکەینەوە بەخوا شەرمەکەین نوێژەکانمان بەرزکەینەوە شەرم ئەکەین یا ئیلاهی کە باسی ڕۆژەکانمان کەین لە حوزورتە پەروەردگارە تەنها شتێک هەمان بێت محەبەتی تۆ پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەو حوبەی دڵمان هاوار لە تۆ ئەکەین تەقە لە دەرگانەی تۆ ئەدەین یا ئیلاهی سەڵات و سەلامی ئێمە بگەیەنە خۆشەویستی دڵمان پێغەمبەرمان صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێن یا ئیلاهی ئیشتیاقی دڵی ئێمەی پێ بگەیەنە محەبەتی ڕۆحی ئێمەی پێ بگەیەنە دەرگاکانی خەیر یا ئیلاهی بەسەر دڵ و دەروونمانە بکەرەوە بەخوا پەروەردگارە بەدڵ ئیشتیاقی دیداری پێغەمبەرین صلی الله عليه وسلم بەخوا پەروەردگارە بەدڵ ئەمانەوێ گرفتەکانی ئەم ئومەتە بۆ ئەو باسکەین یا ئیلاهی ئەو زەحمەتیانەی کە ئەیبینین ئەزانین ئازاری پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم زۆر ئەدا ئەو گوناه و عەسیانەی کە ئێمە ئەیکەین ئازاری پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم زۆر ئەدا یا ئیلاهی ئەو شەفاعەتکاری ئێمە ئەو پێغەمبەری ئێمە ئەو ڕەئوف و ڕەحیمی ئێمە إلهي داوا اللي أكن صلاة وسلام خود بسريا ببارنا صلاة وسلامك أبدي يا أكرم الأكرمين إلهي داوا اللي أكن بناوي جوانت وصفتي برزة باسم عظمت هر قرفتك من هيبو من شار سرك أو من بحال مال مال دارك أو من بمنال منالي في عطاك أو من بمنال منالي صالحك إلهي منالي أمتي في غمر صلى الله عليه وآله وسلم صالحك أخوة لدسي كافر دريان بينا لم كوت وقيديك كافران دروسيان كردو منالكان من رزقارك يا رب العالمين
خوای داوا لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت شیفای نەخۆشیەکانمان بدە هەر نەخۆشیێکە هەمانە ئیلاهی ئەوەی پێمان زانیوە پێمان نەزانیوە ئەوەی مادیە ئەوەی معنەویە خوای بۆ خاتی گەوری خۆ شیفامان بۆ بنێرە ئیلاهی لە گوناهەکانمان خۆش بە لە گوناهەکان ڕزگارمان کە هەر کەسێکمان ئیلاهی گیرۆدەی گوناهێکە و خۆی پێ عیلاج ناکرێ وە خۆماندا دەستی تۆ عیلاجمان کە ئیلاهی زۆرێکن ئەو گوناهانەی کە ئێمە لە جەنگ و مجاهداین لەگەڵ نەفسی خۆمانە ئەمانەوێ باشترینی عەبدەکانی تۆ بین ئەوە نەفسی بەدمانە ئەوە شەیاطینی ئینس و جنن لێمان ناگەڕێن بە لیقای تۆ شاد بین دەی ئیلاهی تۆ خۆت دروستمان کە بۆ لای خۆت یا رب العالمین ئیلاهی ئەومان قەرزارە قەرز سەرشانی سووک پەروەردگارە ئەومان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیاد کە ئیلاهی قەناعەتێکی زۆر گەورەمان بدەرێ لە ژیانە قەناعەتێکمان بدەرێ کە ئاسوودەمان کە لێرە لە لای تۆشە سەربەرزمان کە یا رب العالمین ئیلاهی داوا لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت ئەومان دڵی نائارامە خۆی دڵی ئارام کە ئەومان ماڵی نائارامە ماڵی ئارام کە یا ئیلاهی ئەم وڵات و نیشتیمانەی ئێمە ئارام کە پەروەردگارە داوات لێ ئەەکەین بەرەکاتی ئاسمان و زەوی خۆت بەسەر ئەم وڵات و نیشتیمان و کوردستانی ئێمە ببارێنە یا رب العالمین خوای گیان ئارامی بەسەر ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببارێنە لە هەر شوێنێکن لە هەر جێگەیەکن خوای ئارامی بەسەریانە ببارێنە خوای شەڕ و شۆڕ و ئاشوب لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوور خەرەوە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە ئەوانەی کە لە ژیانان ئەوانەی کە لە ژیانانین خۆی لە گوناهیان ببوورە ئیلاهی ئێمە هەڵەوکەم و کوڕیمان زۆرە بەرامبەر بە دایک و باوکمان داوا لە تۆ ئەەکەین یا ئیلاهی لە گوناهەکانیان ببوورە دەرەجاتیان عالی کە لای خۆت ڕفعەتیان بدەرێ لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین خوای لە گوناهی براو خوشەکانمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی هاوڵ و خۆشەویستانمان ببوورە پەروەردگارە داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە یا رب العالمین ئیلاهی لە گوناهی ماوەسە و قوتابیەکانمان ببوورە پەروەردگارە هەموو ئەوانەی لە ژیانە چاکە و پیاوەتییان لەگەڵا کردوین تو گەورەی خۆت لە گوناهیان ببوورە خوای لە گوناهەکانیان ببوورە خوای لە گوناهەکانیان ببوورە ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببوورە یا ئیلاهی هەر ڕەنگێکیان هەیە هەر ناوێکیان هەیە هەر زمانێکیان هەیە لە هەر شوێنێکە هەن لە هەر زەمانێکە بوون ئەبن تو گەورەی خۆ لە گوناهی ئەم ئومەتە هەر هەمووی ببوورە یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەەکەین لە گوناهی مردووەکانمان ببوورە ئەو مردوانەی کە یادمان یا یادمان نین خوایە لە ڕەفیق و برادەر و هاوڵ و دۆست و خزم و خۆشەویستانمان خوایە لە گوناهی هەمویان ببوورە ئیلاهی لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم زۆر مردوو هەن لە بیر کراون ئێستا کەسێ نییە دوعایان بۆ بکە خزمێک نییە بە دوایانە هاوارکە و بناڵێنێ ئیلاهی و ئێمە لەم محراب و منبەر و مزگەوتەوە یا ئیلاهی ئەوان لە یاد ناکەین و هاوار بۆ لای تۆ ئەهێنین تو گەورەی خۆت خۆی لە گوناهی هەمویان ببوورە گۆڕەکانیان ئارام کە یا رب العالمین ئیلاهی کاتی ئێمە مردین مسلمانانێک یا ئیلاهی یاد خەرەوە کە دوعای خێرمان بۆ بکەن یا ئیلاهی بێدوعامان مەکە لە ژیانە بێدوعامان مەکە لە مردنە بێدوعامان مەکە لە دوای مردنمان یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی بەرەکەتی ئاسمان و زەوینی خۆت بەسەرمانەدا ببارێنە بەرەکەت بخەرە سەر ماڵ و حاڵمان ژیانمان پڕکە لە بەرەکەت کاتمان پڕکە لە بەرەکەت یا ئیلاهی لەم بێ بەرەکەتی ئەمڕۆ ڕزگارمان کە ماڵ و سەرۆت و سامانمان پڕکە لە بەرەکەت زرعاتەکانمان پڕ بەرەکەت کە یا ئیلاهی زرعاتەکانمان پڕ بەرەکەت کە یا ئیلاهی داوات لێ ئەەکەین مەڕ و ماڵاتمان پڕ بەرەکەت کە بازاڕەکانمان پڕ بەرەکەت کە کار و کەسابەتمان پڕ بەرەکەت کە ڕاتب و مەعاش و وەزیفەمان پڕ بەرەکەت کە ئیلاهی داوات لێ ئەەکەین هەر جۆرە کارێک دەستی بۆ ئەبین پڕی کە لە بەرەکەت بۆمان یا رب العالمین بەخوا پەروەردگارە ئێمە زۆر محتاجی بەرەکەتین هاوار بۆ لای تۆ ئەهێنین بەرەکەت بەسەرمانە ببارێنە بەرەکەت بەسەر ماڵەکانمانە ببارێنە بەرەکەت بەسەر مناڵمانە ببارێنە
بەرەکەت بەسەر ژیانمانە ببارێنە، بەرەکەت بەسەر مردنمانە ببارێنە. پەروەردگارە عابیدی زۆر گەورە هاواریان لێ کردووی، خۆیان داوایان لێ کردووی کە مردنیان بکەیتە مایە ڕەحمەت بۆ موسڵمانان. ئێمەش هاوارت لێ ئەکەین خوایە مردنمان بکەرە مردنێک مایە ڕەحمەت بێ بۆ موسڵمانان. ئەهلی ئیمان جەمکە لەسەرمان نوێژمان لەسەرکەن. ئیلاهی بمان کەرە خەیر بۆ ئەهلی ئیمان، ئەهلی ئیمان جەمکە لەسەر گۆڕەکانمان، بمان کەرە خەیر بۆ ئەهلی ئیمان یا رب العالمین. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت لێ خۆشبوونی خۆت بەسەر ئەم ئومەتا ببارێنە یا رب العالمین. ڕێزای خۆت بەسەر ئەم ئومەتا ببارێنە. پەروەردگارە لێمان ڕازی بە، یا ئیلاهی لێمان ڕازی بە، یا ئیلاهی لێمان ڕازی بە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ڕەزامەندیەکمان بدەرێ کە ژیانمانی پێ ڕۆشن بێتەوە، مردنمانی پێ ئارام بێتەوە. یا ئیلاهی ڕەزامەندیەکمان بدەرێ لە ساحەی مەحشەرە سەرمان پێی بەرز بێ، ڕەزامەندیەکمان بدەرێ لە بەهشتا بە حوزوری گەورە پیاوان بگەین، ڕەزامەندی خۆت لە بەهشتا بەسەرمانەدا ببارێنە، ڕزوانی خۆت لە بەهشتا بەسەرمانەدا ببارێنە یا رب العالمین. ئیلاهی ئەم ئیماندارانە خۆت شاهیدی ئەمانە سوژدە نابن تەنها بۆ تۆ نەبێ، ئەمانە قەت ڕکوعیان نەبردووە لە بەردەم هیچ شتێکە تەنها لە مەقامی تۆیان نەبێ. ئەمانەیە ئیلاهی دەسی زەلیلی دوعا بۆ هیچ کەسێک بەرز ناکەنەوە تەنها لە حوزوری تۆیان نەبێ. دەیە ئیلاهی هەر دوعایەکەن دوعاکەنیان گیرا بکە لەم شەوانی قەدرە هەر هاوارێ بۆ لای تۆ بەرزەکەنەوە لێیان قبوڵکە، لێیان وەرگرە یا ئەکرەم الئەکرەمین. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت ئەو بە ڕێزانەی لەگەڵمانە لە مزگەوتە حازر ئەبن، ئەو بە ڕێزانەی کە ئەمان بینن کە ئامینێک بۆ دوعاکانمان ئەکەن. یا ڕەبی خۆیە دوعای هەر هەمومان گیراکە بۆ یەکتر داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت قبوڵی ئاسمان و زەویمان بدەرێ. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي من إشوي أجبوري وخالي من قبولك.